ما بينك وبين الله يصلح ما بينك وبين الناس. پەیوەندی بینی خۆت و خوا چاکە، خوای گەورەش پەیوەندی بینی تۆ و خەڵکی باش دەکات. کەواتە مەسئلەکان هەمووی مەربوطن بە یەکەوە، هەمووی شەرت و جەزاءە. ئەوە بکە خوای گەورەوەت بۆ دەکات، ئەوە بکە خوای گەورەوەت بۆ دەکات. کە بتەوێت پەیوەندی تۆ لەگەڵ خەڵکی باش بێت، چی بکە؟ چۆن باش دەبێ برام؟ پەیوەندی خۆت لەگەڵ خوا باش کە. ئەگەر تۆ لەگەڵ خوا باش بیت، علاقەت و پەیوەندیت و مەحەبەت و خۆشەویستیت لەگەڵ خوا باش بێت، خوای گەورە وا دەکات پەیوەندی تۆ لەگەڵ چاکەکاران باش دەبێت. بۆیە ئیبن عەباس ڕەزای خوای گەورەی لێبێ دەیفەرموو من کاتێک کە تاوانێک دەکەم کە بینی خۆم و خوای گەورەیە، أعرف ذلك في خلق دابتي وأهلي. بەچی دەزانم کە خوای گەورە لێم تووڕەیە؟ بۆ دەزانم کە وڵاخەکەم ملکەچم نابێ، ژێربارم نابێ. وڵاخەکەم خوای گەورە بینی ئەم من و ئەوی تێک داوە، خێزانم بینمان تێک دەچێت. بۆ چکە بینی خۆت و خوات تێک داوە. مەبەست لەم خاڵی دووەمە ئەوە نییە کە تۆ کەس نەبێ لێت ناڕازی بێ. رضا الناس غاية لا تدرك. ڕزابوونی خەڵک ئەوە ئامانجێکە کەس پێی ناگات. خەڵک هەمووی لە خوش ڕازی نیە، خەڵک هەمووی لە پێغەمبەری خوا ڕازی نیە عليه الصلاة والسلام. خەڵکانێکی خراپ يقتلون النبيين بغير الحق ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس. خەڵکانێک چێ دەکوژن برا؟ پێغەمبەرانیان کوشتو. کەواتە تۆ هەدەفت ئەوە نەبێ خەڵک لێت ڕازی بێ، هەدەفت ئەوە بێ خوا لێت ڕازی بێ. کە خوای گەورە لێت ڕازی بێ، ئەو کاتە چی؟ چاکەکارانیشت لێ ڕازی دەکات. ئەمما ئینسانی خراپکار قەت خەم بۆ ئەوە مەخۆ کە بۆ لێت ڕازی نییە. کە لێت ڕازی بوون ئەو کاتە خەم بخۆ، ئەو کاتە بێت تاقەت بە. چونکە نابێت تۆ کەسێکی مجامل بی، مداهن بی، هەوڵدەی هەموو کەس لە خۆت ڕازیکەی، هەوڵ دەخوا لە خۆت ڕازیکە. حەدیثەکەی عائیشەش ڕەزای خوای گەورەی لێبێ کە بۆ معاویەی کوڕی ئەبی سوفیانینا ڕەزای خوای لێبێ، ڕەزای خوایان لێبێ، فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام فەرموویەتی من أرضى الله بسخط الناس رضي الله عنه وأرضى عنه الناس، ومن أرضى الناس بسخط الله سخط الله عنه وأسخط عنه الناس. هەر کەسێک خوا ڕازیکە، بەڵام ڕازیکردنی خوا لەسەر حسابی تووڕەبوونی کۆمەڵێک لە خەڵک. یەکێک لە ڕازیبوونەکانی خوای گەورە تۆ ئەوەیە پابەندی قورئان و سونەتیت، پابەندی تەوحیدیت. کەسانێکی شەخص پەرست لێت ناڕازی دەبن کە تۆ بڵێی بەس دەبێ خوا بپەرستین و هانا بۆ خوا بەرین. کاتێک کە تۆ دەتەوێت خوا ڕازیکەیت و دەست بە سونەتەوە بگری، بیدعەتی لێت ناڕازی دەبێت، چکە تۆ تەحذیر لە بیدعە دەکەی و دەڵێی كل بدعة ضلالة. کاتێک کە تۆ دەڵێی خوای گەورە فەرموویەتی وأن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاتقون. أمتي إسلام يق أمة نابت تحزب وتفرق وبارشة بارشة بين كابرا حزبي ليدنا راسية. كاتك دلي پیغمبر خوا عليه الصلاة والسلام فرمويتي من قال لأخيه يا كافر فقد باء به أحدهما. نابد توبة كسب بلي كافر بمسلمان نابي بلي كافر، بمسلمان نابي بلي كافر. كاتك كواد ليت كابراي تكفيري ليدنا رازية، چکە تەکفیری دەوێ خەڵک بە کافر دابنێت و خوێنیان حەڵالکە. کەواتە کە تۆ خوا لە خۆت ڕازیکەی بەڵێ کۆمەڵی خەڵک ناڕازی دەبێت، بەس گوێ مەدە ئەوە خەڵکانێکی باشی زۆر زیاتر لە کەسانی گومڕا و لاڕێ کە لێت ناڕازین، ئەو کەسە باشانە لە تۆ ڕازی دەبن. ئەوجا دائیمەنیش بیرکەینەوە براکانم، ئەو کەسانەی کە گومڕان و لاڕێن و شوێن گروپەکان دەکەون، جا گۆڕپەرستێتی بێ، جا تەفەڕق و تەحەزب بێ، جا بیدعەکاری بێ، جا تەکفیر و تەفجیر بێ، ئەوانە زۆرینەی ئومەت نین، سەوادی ئەعظەم نین. سەوادی ئەعظەمی ئەم میلەتە، عامە و زۆرینەی ئەو میلەتە لەسەر فیتڕەتە ئەلحەمدولله، و تۆی خۆش دەوێت کە تۆ خوات خۆش بێ و خوا لە خۆت ڕازیکەی. بۆیە خەمی ئەوەت نەبێ کۆمەڵێک گروپ لە دەست دەدەی کە خوا لە خۆت ڕازی دەکەی و حەق دەڵێی. نە، هەم خوای گەورەت لە دەست نەدا، ئەوە لە پێش هەموو شتێک لە پاشان تێکڕای مسلمانان، زۆرینەی مسلمانان دڵیان بەوە خۆشە کە تۆ دەیکەیت و دەیڵێیت. کەواتە براکانم فەقەرەی دووەم ئاگامان لێی بێت، ئەصلح ما بينك وبين الله يصلح الله ما بينك وبين الناس.
تۆ بینی خۆت و خوا ڕێکخە خوای گەورە بینی تۆ و خەڵک ڕێک دەخە وتمە خەڵکی باش و هەر کاتێکیش کە لە بینی تۆ خەڵکی باشدا خەلەل هەبوو ئەوە مراجعەی نەفسی خۆت کەوە ئەوە بزانە بینی خۆت و خوای گەورە لاوازیەکی تێکەوتووە پەیوەندیەکە لاواز بۆتەوە بۆیە چی هەیە بۆیە خەلەل هەیە ئینسان مراجعەی خۆی بکاتەوە ئەستەغفر الله کە برام داوای لێ خۆشبوون کە بە خۆت دابچۆوە پەیوەندی خۆت و خوای گەورە چاکە و خوای گەورە پەیوەندی تۆ چاکەکاران باش دەکات